بەخێر بێن وەگارەکەی ئەوەی بازار زەوی خۆشە لە هەولێر نرخەکان لە گۆڕانکاریە ڕۆژانە نرخی زەوی بەرز دەبتۆ لە هەولێر لۆکاتسێ نرخی زەوی لە بەرزبوونەوەی لە هەولێر نرخی زەویەکان هەرزان بوو هەولێر دوو هەولێر ئارامە ئاوەدانی ڕۆژانە پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە و گەڕەکانە دەکرێت ئاوی 24 سعاتی هاتیە کارەبای 24 سعاتی هاتی ئەو هۆکارانەیە خەڵک لە هەم شارەکانی عێراق دێن لە بەغدا دێن لە بەسڕا دێن لە سلێمانی لە دهۆک خەڵک دێن لە هەولێر زەوی دەکڕن زەوی هەیە لە هەولێر 20,000 دلار بەسەکەتیە دوو دەفتەر زەوی هەیە دەفتەرە گران بۆ هیچ زەویەک لە هەولێر دەفتەرە کمتر گران نەبووە بە ماوەی ساڵش پار ئەو زەویەی لێرە بە 40 وەرەقەی بوو ئێستا بە 170 وەرەقەی دەکاتن یەکسەر دەبتە پارە بە 170 وەرەقە عەرەبکەن بەڵێ گەڕێکی عەرەبکەن ڕاستەوخۆ سەر شەقا هەم 150 لێو لێرە چ عەردێک لە هەولێری زیاتر خواستی لەسەر هەیە کڕنی فرۆشتنی پێوە دەبێت عەرەبکەندا باغڵم نارەیە گرزۆتیارە هەشتی عەسارۆکانە عەزەیە بێریاتە گەڕە سۆرە ئەو مووقعیان باشە و ڕاستەوخۆ سەر شەقا هەم 150 مەترینە